بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بینەرانی بەڕێز حکوومەتی کاربارەکەری هەرێم بەرپرسانی حکوومەتی کاربارەکەری هەرێم باز لەوە دەکەن بەغداد لە ئێستادا وەکو پارێزگایەک یاخود کەمتر لە پارێزگایەک مامەڵیان لەگەڵدا دەکات بە تایبەتی لە بواری داراییدا لە بەرنامەی ئەمڕۆ باز لەوە دەکەین هۆکاری لاوازبوونی هەرێم بەرامبەر بەغدادیەوە بۆچی ئێستا بە تایبەتی لە پرسی دارایی وەکو پارێزگایەک مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان دەکرێت خەلەلەکە چییە؟ وایە کارتەکانی بەردەم هەرێمیشن کە ئێستا ئەنجومنی وەزیرانی حکوومەتی کاربارەکە داوای کردووە کۆبنەوەیکی ڕایشکاری لایەنە سیاسیەکان بکرێت و داوای هاوکاری لە کۆمەڵگەی نێودەوڵەتی دەکات هەروە باسی ئایندەی مۆچە و نەوتیش دەکەین لە بینی هەرێم و بەغداد چی بەسەردێ و دەبێت چی بکرێت بە و چارەسەری ئەو قەیرانەوەیە ئێستش بۆچی سەرڕای هەموو قەیرانە بەرپرسانی هەرێم ئامادەنین دەستبەرداری پۆستەکانیان بن یاخود داوای لێبوونێک لە خەڵکی کوردستان بکەن ئەم پرسانە تاوتوێ دەکەن لەگەڵ هەرێک لە ئەبەڕێزان بابەکر دەڕێی نووسەر و چاودێری سیاسی لە ستۆدیۆ هەروەها لە لەندەنەوە دکتۆر ئیبراهیم محەممەد پسپۆری زانستە سیاسیەکان سوپاسی ئامادەبوونتان دەکەین کاک بابەکر بەخێر بێن سوپاسی ئامادە زۆر سپاس دەکەم دەمێت سەرنجی بەڕێز بزانم لەسەر هۆکاری لاوازبوونی هەرێم هۆکارەکەی چۆن دەبینی کە ئێستا بەرپرسانی حکوومەتی کاربارەکە خۆیان دەڵێن بەغدا بە تایبەتی لە ڕووی داراییەوە کەمتر لە پارێزگای یا خۆک و پارێزگایەک مامەڵیان لەگەڵ دەکەین بۆ بم دۆخە گەشتی بڵێ ڕاستەکەی زۆر جگای داخە ئینسان کە باسی ئەو پرۆسە درو درێژە بکە کە حکوومەتی ئێمە بەو دۆخەیە ساگەیشت یعنی ببڕای من ئەسڵی ئەساسی مەسەلەکە کە حکوومەتی هەرێمی کوردستان بەم دۆخە گەیشتووە ئەوەیە کە گوێی لە خەڵکی کوردستان نەگرت گوێی لە خەڵکی دڵسۆزی کوردستان نەگرت گوێی لە ئۆپۆزیسیۆنی دڵسۆز نەگرت گوێی لە دڵسۆزەکانی خۆشی نەگرت یعنی ئێستا ئەگەر بمانەوێت تەنها داوایەک لەم حکومەتە بکەین کە دڵنیان ئەوش ڕەفزەکە ئەوەیە کە گوێ لە خەڵکی دڵسۆزی وڵاتە بگرێت سەجنا بدوتە دوایە داوایان کردووە کۆبنەوەی سیاسەکان بکرێت خەبارێکی خۆشە هەواڵێکی خۆشە گەرەوە بکەن بەڵام بەداخەوە یعنی پرۆسی ئەم 32 ساڵی ڕابردوو دەری خستکە دەسەڵاتدارانی کوردستان کە ژمارەیەکی زۆر کەمن گوێ لە کەس ڕناگرن نمونە مەسەرەن پێرێ چەند ڕۆژ پێ ئێستا کاک مستەفا چاوڕۆژ فەرماندەی هێزەکانی هەفتەیەکی نیشتیمانی کوردستانە کە بڵێن ینی شخصی دووەمە لەباری عسکەریەوە لە وڵاتەکەدا ئەویش وەکو من و جەناب داوا کە گرتوو بن ینی کە ینی نخبەی دەسەڵاتداری ئەم وڵاتە گوێ بگرێەوە یە گرتوو بێەوە قسە بکە ینی بەداخەوە گویان نەگرت ینی پرۆسەکە ئەوەیە کە دەسەڵاتدارانی ئەم وڵاتەکە باسم کرد ژمارەی کەمن کە ڕەنگە پێویستەکەم ناویان بێنم ینی پێویست کە ناویشان دێنین ینی ئەوەیە کە مەغرور بوون من زۆر جاری کام قسەیم کردو لە بەرنامەی ترە لە شوێنترا لەچی مەغرور بوون بەدبەختێکی ئێمە ئەوەیە کە نخبەی دەسەڵاتداری سیاسی ئێمە نخبەیەکە کە شایستگی ئیداری نییە و ناکەمڵە لەباری عقلیەوە ینی هیچ نابێ بیشتارینەوە بڵێ لەباری پێشکەوتن و عقلیەوە بڵێ بۆ نمونە من ئەوەشم باس کردو لە شوێنی تریشاکە لێرەش بڵێمەوە ڕەنگە هەر شوێنی بێ تورکیا وڵاتێکی زۆر گەورەیە بەڵام 90 ملیۆن زیاترە کەمترە لەو فترەی پێشوو هەڵبژاردنێکی تیاکرا لە بریەوەی کە 100 کەس خۆیان کاندید کردن بۆ سەر کۆماری 2 کەس خۆی کاندید کرد ئەردۆغان و ئەو بەڕێزەی تر کە کلیزارۆغڵو نیان کردە فەوزانی نخبەی سیاسی وڵاتەکە گەیشتۆتە ئاستێک لە کامەڵبوون کە نایکەنە مناڵ بازار و فەوزا یعنی ئێمە کامەڵبوونی تایە ئەوەی کە ئینگلیس پێڵێ مێریت یعنی ئەمانە نایکەن ئەمانە منافەسەکەن سەر شتێکی بچوو لەسەر مدیر ناحەیەک لەسەر مدیری خەسەخانەیەک لەسەر دانانی کەسێک لە زانکۆکانە یعنی وڵاتەکان کردو بە حیزبی حکوومەت ئاستێکی باڵاترە لە حیزب لە هەموو دنیادا یعنی پێشە حیزبەکان و گروپەکان و کۆمەلگای مەدەنی بە دوای حکوومەت دروست بووە لە پرۆسێکی مێژوویە لە وڵاتی ئێمەدا نخبەی سیاسی وڵاتی ئێمە عقلی بەوە نەشکە نەفام بوو گەمژە بوو لەوایە کە نەیتوانی ئاستی حزب بەرێ بۆ ئاسی دەوڵەت و حکومداری عنادیان کرد لە مەسەلەی ڕفراندۆمە بەرهەمەکەمان چنیەوە بەشێکی لە پرسیارەکە جەنابەت بۆ وامان لێهات بەشێکی ئەوەیە کە هەندێک تەهەورمان کرد تەهەوریان کرد ئێمە نەمان کرد تەهەوریان کرد ینی ئەوەی کە ئازایەتی نییە تەهەور جۆرێکە ئەویش جۆرێکە لە گەمژەی و نەزانی کە تۆ هەنگاوێک ئەنێی لە مەسلحەتن نییە لە بەرژەوەندیت نییە نابێ ئەوە گەمژەی ئەوەیە اینی غەڵەت ئەوەیە کە شتێکەکەی تو غەڵەتێک بوو بەڵام گەمژەی ئەوەیە کە شتێک بزانی سوور بزانی لە بەرژەوەندی نییە و بیکەی و کردیان و نیوەی خاچی وڵاتەکە چۆ بندەستی مەرکەز ئەوانەی جەسوور کردووە مەرکەز جەسوور کردووە ئینی کردووە ینی ئازاتری کردوون بەرامبەر بە ئێمە باش بوو بەڵێ بە پاسێکی باش بوو بۆ ناحەزەکانی ئێمە لە مەرکەز ئەمە قسێکی زۆر خراپە پێمانەوە بێ یعنی مەرکەز خەڵکی باشی تیانە خەڵکی باشی تایە بەڵام خەڵکە باشە لەژێر
لەژێر هەیمەنە و فشار و نفوزی جەماوەرەکان کە جەماوەرێکە خوان پەروەردەیان کردو لەوانەی تورکیا خراپترن کە بە ڕوحێکی فاشیستی پەروەردەکراون ناسیۆنالیزمی عەرەبی ڕەگەزپەرستی عەرەبی فاشیزمی عەرەبی بەعسیزم لە بەغدا و لە مەرکەز و لە باشوور و ناوەڕاست ماوە یعنی بۆ ئەم بەڕێزانەی نخبەی سیاسی کوردی نانەزانی کە ئێمە لە بەغدا ناحەزەکانمان ماون نانزانی کە ئەیانزانی دوو پرسیار هەیە بۆ زیندویان کردنەوە لە 2003 کە ئەیانزانی وایە بۆ ڕەفراندۆمیان کرد و وڵاتەکان بە پەندا لەگەڵ ئەوانە ئەمان هەمووی پرسیارە یعنی ئێمە گەشتونە حاڵەتێک کە ئێمە لاوازین بەداخەوە تەبان یعنی خۆمە پێمان ناخۆشە پێمان ناخۆش ئێمە پاکانە بۆوانە ناکەین فاشیست و نازیست و بەعسی و ئەوانە لە بەغدا زۆرە لە مەرکەز زۆرە و بەڵام تۆ بەشێکی قەزیەکەشەوەیە کە ئەوانەی کە لە بەغدا وەزیر بوون خۆیان هەندێک بڕیارن دەکردو کە ئێستا خوان بەرهەمەکەی چندەوە بەڵێ کوردەکانی و خۆمان لەوێ بوون بەڵێ دەکرێت بڵێن ئێستا قەیرانی سەرکردایەتی هەیە لە حکوومەتی هێرێن قەیرانی سەرکردایەتیە بەڵێ بەدڵنیاییەوە کاک حەکیم قەیرانی سەرکردایەتی ینی وشەیەکە کە ئەبێ لە قەدیمەوە بەکارمان هێنابێ ینی ئەم قەیرانە قەیرانێکی قوڵە و خۆیان من دوێنێ لە پەیجی کاک قوبا تاڵەبانی خوێنمەوە ئەڵێ باە گرتو بین دۆڕی بڵێ کاکە تۆ شخصی دووەمی شخصی ئەمەیە کورد پێڵێ فرعون پێ بڵێ زاڵم ینی فرعون بۆڵێ زاڵم ینی تۆ خۆی فرعون زاڵمترین کەسە یعنی ئێکاک قوبا جەناب بڕیار بەدەستی ینی ئێکاکە تۆ بۆ ڕێک ناکەوی ینی بۆ ڕێک ناکەون ئەگەر کێشەیەکی زۆر جدی هەیە بۆ باسی ناکەن ئەی بۆ ئەم ئەنجومەنە ڕاوێژکاریە ئەمڕۆ داواکەی بۆ پار داوات نەکرد بۆ پێرار داوات نەکرد بۆ گوێ لەم ئۆپۆزیسیۆن ناگری ئۆپۆزیسیۆن چی داوا کردووە بڵێن هەفتەی شوباتی 2011 بەڵێ داواکاریەکانی نەدانی حزب دەستور بووە بەڵێ دەستوری ڕێکوپێک نەهێشتنی گەندەڵی فەساد کە نقطەیەکی ئەساسیە بۆ هەبوونی عەدالەت یعنی معقول نییە نەوەی دەسەڵاتدارەکان سعاتی ملیۆن دلاری دەستکە و خەڵکی سێ مانگ بێ بچێ وەرنەگرت بێ هەمان معقول نییە عەقڵ ناگرێ بۆ داوا لەوە خەڵک دڵسۆز بێتەوە نەوەکانی ئێوە نەوەی نەوەکانتان ئێستا گاڵتە بە دۆلار و ئاڵتون بکەن بۆ پێدوای بڵێ ئەسپی ملیۆن دلاری تەدری پێ بکەن و ڕاکەن لەسەری ڕاستە وڵاتێکی بەریتانیا لەوێش طبقەیەک هەیە سەرمایه‌دار و کاپیتالیستوانە بەڵام ئەوانە 2000 ساڵ حکومەتن ئەوانە نخبەی دەسەڵاتداری ئەوان بە پرۆسەیەکی مێژوویە هاتووە وڵاتەکەش دەرەقەتی ئەو وەزعادێت بەس تۆ دەرەقەت نایە یانی سپاس دەکەم دیمەوە خزمەتت کاک دکتۆر سوپاسی جەنابش دەکەین سوپاسی ئامادەبوون دەکەین سەرنجی بەڕێزت چییە سەبارەت بە لاوازبوونی هەرێم و کە ئێستا خۆیان بەرپرسانی هەرێم خۆیان اعتراف دەکەن و ئایا ئێستا ئێمە لە بەردەم مژادەی چیدان و زۆر جار ڕۆژداری دەڵێن ئێستا خەتەرەیە لەسەر هەرێم جا خەتەری سیاسی بێ ئابووری هەبێ بەڕێزت چی دەبینی بەنای خۆی بەخشندەی مێرەبان زۆر سپاس بۆ بەڕێزتان بۆ مێنان بەڕێزەکەتان و هەروەها بۆ هەموو کەسانی کە ئێستا گوێگویان لێ ئێمە و بە ڕەنگەش دەمان بینن بەڕاستی باس و خواستی هەرێم و لاوازی هەرێم و پێگەی هەرێم پێویستی بە دراسەیەکی قوڵ هەیە لە کوی گشتیان بەڵام بۆی کە ئێستا بە سەریعی لێرە باز بکرێەوەی کە بە کورتی ئێمە لە 92 هەتاوەکو ئێستا 21 ساڵ نەمان توانی پێگەی دامەزراوە سیاسەکانی هەرێمی کوردستان وەکو دامەزراوە مامەڵی لەگەڵدا بکرێت و هەتاکو ئێستاش دابەشبوونێکی قوڵ ناو کۆمەلگای کوردیدا هەیە و ئەم دابەشبوونە قوڵە هەر لە ناو حیزبەکانەوە بگرێ بۆ دوو زۆنی بۆ ناکۆکی نێوان ئەو دوو هێزش کە حکوومەتیان پێکەناوە هەتاکو ئێستاش خۆیان ناکۆگنین و داوای ڕێزی وشت لە خەڵکی تریش دەکەن لەبەرەوە یەکێک لە خاڵە هەرە سەرەکیەکانی ئەم لاوازی کە کوردی تێکەوتووە ئێستان بارودۆخە سیاسی کە ئێستا هەرێمی کوردستان تێکەوتووە لە بەرامبەر بەغدا ئەو پەیوەندیە ناهاوسەنگەی سەر لە بینی هەرێم و بەغدادا هەیە بریتە لە ناتۆکمەیی و ناتەبایی هەرێم لە ناو خودی خۆیدا و ئەمەش بەرهەمی ئەمڕۆ نییە بەرهەمی 2 ساڵی پێکەوە ژیان پێکەوە کارکردن پێکەوە کارنەکردنیەکی سیاسی ئەم هێزە سیاسیانەیە و تەقابلنەکردنی یەکتریە و دەستکردن بە دەسەڵاتەوە بە شێوازێکی تەسەڵوتی حکومکردن لە هەرێمی کوردستانە و ڕێگەنەدانە بە ئەوانێتر کە تعبیر و خواستی بەشێک لەو جەماوەرە بە ڕێکوپێکی بگەن بەواتایەکی تر ئەتوانم بڵێم نان هێشتا تاکو ئێستا انتخاباتێکی ڕاست دروست بکرێت کە ڕنگدانەوەی واقعی هەرێمی کوردستان بێت و هەرێمی کوردستان وا بکات پەرلەمانێکی شەرعی هەبێت نێرەتی خەڵکەکەی بکە حکوومەتێکی هەبێت کە داکۆکردنە مافەکانی بکە بە خودمەتگوزارەکانی پێشکەشکات لەبەرەوە کە ئەمن نییە لە بەرامبەر بە هێزێکی ناوەند لە بەرامبەر بە هێزی ناوەندا تۆ
سێرەکی هەموو کارتەکان لە دەستداوە ئەو کارتانەی کە دوێنە بەهێز بوو لە 2023 بۆ 2005 لە 2005 بۆ 2011 لە 2011 کە ئەمریکا ڕۆیە تاوەکو 2014 داعش هات پاشان 2004 تاکو 18 کە داعش کۆتایی پێ هاتوو بەو پاش با بڵێن ڕێفراندۆم ما بعد ڕێفراندۆم کە بینیمان باردەوە خێرمی کوردستانشی بەسەر هات یعنی ئێمە نەمانتوانی ئیسفادە لەم شتانە بکەین و نەبووە دەرجێک بوومان کە ئێستا بتوانین لەسەر پێ خۆمان ڕاوەچین لە هەرێمی کوردستانە بۆ دیارە بەرەنجامەکەشی ئەوەیە کە ئێمە ئێستا ئەم دوو هێزی سیاسی کە حکوومەتیان پێکردن ئەم دوو هێزی سیاسی کە خۆیان بە بەرپرس دەزانن ئەلبەتە من قسەم لەسەر بەرپرسبوونی ئەم دوو هێزە سیاسیشی ئەگەر بەرپرسن بۆ نەمان بینی سەر حکوومەتێک دەزەکار پێشن بۆ نەمان بینی کەسێکی بەرپرس لە بەغا کە نوێنەراتی کوردەکە جێگیری سەرۆکی وەزیرانە وەزیری خارجیەیە پێشتر وەزیری مالیە بۆ یا وەزیرەکانی تر مەسن دەست دەکار پێشتن موقیفێک گەورە بگرن بەرامبەر بە ئەمەی کە دەوترێت کە ئێمە نوێنەراتی تەواوەتی هەرێمی کوردستانەکەن ئەگەر تو نوێنەراتی تەواوەتی هەرێمی کوردستانەکەی چێکی لە بەغا کە ئەڵێ بەغا مافەکانی کورد نادات ئەی تۆ بۆ لەویت بۆز بۆ لێت کە لینکێکی علاقاتی بمێنێ نام پێم وایە ئەمانە خواستی هەتا کوساش خواستی حیزبەکە زۆر قوڵە خواستی حیزبەکە زۆر قوڵ لە بەغا بەرامبەر بە خواستە نەتەوەیەکە دۆزی کورد ئەو دۆزی کە مەسەلەن 100 ساڵە کورد شەڕی بۆ دەکات و ئێستا ناتوانێت تەنها لە چارچێوەی عێراقیش دامافەکانی خۆ بەدەست بێنین تو لە بەرامبەر بەغا بۆ شێوازە لاواز بووی کە هەموو شتەکات دەسەرەوەی کە ئێمە تەنها 500 ملیار دینار مافمان نییە بەڵکو 700 ملیار هەتا فەرقەکە 200 ملیارە یا مەسەلەن 400 ملیار یا 500 ملیار یعنی تۆ بێتە سەرەوەی کە هەموو خواستی کورد بێتە سەرەوەی لەم قۆناغا بڵێ وڵا کاکە ئێمە ئەگەر بێت و دووقاتمان بدەنێ ئێمەتر بێدەنگ دەبین ئەو عێراق باشە ئەوە کاتە لە بەغا خواستەکانی ئێمە بەرجەستی بێ بەڕاستی ئێمە هەڵەیە لەوەی کەوا ئێمە ئەم کێشە نەتەواتیمانە لە چوارچێوەیەکی لە سوچێکی لە زاویەکە قەتیز کردووە کە شوێنی خۆی نیە شوێنی ئەم بابەتانە بەڕاستی یعنی کێشەی دارایی نێوان هەرێمی کوردستان و کێشەی مثلا بەغا لەم بابەتەدا کێشەیەکی بەڕاستی ئەوەندە ئیداری و ئەوەنە تەفسیراتی دەستوری و قانونی ئەوەندە کێشەیەکی سیاسی نییە بەڵام ئێستا بەرگێکی سیاسی بەبەردا کراوە ئەم بەرگە سیاسی کە بەبەردا کراوە چێ لێ بپرسە ئەوان لێ بپرسن کە نوێنەرایەتیان خۆیان بە نوێنەری خەڵک زانیوە لە هەرێمی کوردستان دانوستانیان کردووە لەگەڵ بەغا ئەوانەی کە حکوومەتیان بۆ بەغا پێکەناوە ئەوانەی کە بەغایان یەکخستۆتەوە ئەوانەی کە بەغا لە ئاژاوەیەکی قوڵا مقتەدا سەدر بە یەک ئیعاز هەموو حکوومەتەکەی دەخستە لەرزەوە تۆ چوویت مثلەن بۆت بەهێز کردوێتەوە حکوومەتەکە بۆ دامەزراندێتەوە ئێستا بۆ حکوومەتێک کە تۆ هاوکار بوو لەسەر دامەزراندنی ئەوان تێن دژایەتی تۆکەن دژایەتی خواستەکانی تۆکەن کە بە پێ ڕێکەوتنەکانی ڕێبوای مثلەن احترام ڕێکەوتنەکانی خۆیان بگرت باە لەبەرەوە بەڕاستی فرەڕەهەندە ئەم بابەتە لە ڕەهەندێک کە ناتوانێت سەیری بکرێت بەڵام ئەو زاویە کە من سەیرێکەم بریتێ لەوەی کە کورد نوێنەرانی کورد لە بەغا نەیانتوانێت بەرپرسیارەتێکی تەواوی قۆناغی هەستیاری کورد لەم سەردەمەدا بگەن ئاسوی خوان باشە بەس وەکو بەرپرسیارەتێک وەکوچی دوای لە سەرخەتەرەکان قسە دەکەین بەس بەرپرسیارەتێک وەکوچی یاخود ئێستا کە باسی دەکەن بەغدا پاشگەز بۆتەوە پێ دوایە بۆ لە حکوومەتەکە ناکشێنەوە گەر وایە بەغدا پاشگەز بۆتەوە لە ڕێکەوتنەکان قسەکەی جەنابتێکی لە ڕنگدانەوەی بەرپرسیارەتەکە ئەوەیە گەر تۆ بەبێ ئیتیفاقی تداوە حکوومەتەکە خواستەکانی نەتەوەی کورد با بڵێن خواستەکانی هەرێمی کوردستان یا حکوومەتی هەرێمی کوردستان لەناو یاسا و ڕێساکاندا لە بەرنامەی حکوومەتان جێبەجێ بکە ئێستا خواستەکانی کورد بەدی نەهاتووە مافەکانی پێشێ لەکات مزاهرەکەی دەربارەی ناڕازیت بەیاننامە دەرەکەی داوا لە هێزە سیاسەکانەکەی ئەمە ئێستا ئەزمەیەکی خوڵە لە هەرێمی کوردستان ئەی باش نوێنەرەکان تۆ چێکە یەکی لە بەرپرسیارەتەکان خۆ بە بەرپرسانی بەرامبەر بە ئەم پرسە بریتێ لەوەی کەوا هیچ نەبێ بۆ مدەیەکی کاتی لە دوای 2023 هەتا ئێستا بۆ یەک جاریش بۆ مەرحەلەیی بۆ کاتی بۆ قۆناغێکی کاتی ئەو نوێنەرانێکە لە بەغا هەتە لەناو حکوومەتدا بیان کشێنەرەوە نەک لە پەرلەمان لەناو ئەوەش موتۆ لە کەناڵەکانی تریشەوە کشانەوە لە پەرلەمان غەڵەتێکی استراتیجی گەورەیە بەڵام کشانەوە لە حکوومەتێکێک لە استراتیجیە هەرە بە هێزەکانی هەرێمی کوردستان بەرامبەر بە حکوومەتەکەی بەغا و بەرامبەر بە هاوپەیمانەکانی لە بەغابی سەرمێنێک کە بەڕێ من بۆ یەک جارێش بە لە دوای 2023 ئەتوانم ئەم کاتە ڕاکێشم بمەدەر لە حکوومەتەکانە بۆیە پێویستەکە ئێوە گوێ لە خواستەکانی ئێمە بگرن و بەرپرسیارەتەکان لەما ڕەنگەداتەوە ئەگەر نەکرا ئەو کاتە ئەتوانن بە یەکجاری استقال لە حکوومەتەکە بکەن و وەزیرەکان بێتەوە بۆ ئەوەی کە ئێمە هەمان لە بەغا بەڕاستی بای ئەوەیە کە نوێنەراتیی ڕاستەقینەی نەیانتوانین نوێنەراتیی ڕاستەقینەی هەرێمی کوردستان بکەن واتە بەرپرسیارەتی ئەوەیە کە بتوانن نوێنەراتی ڕاستەقینەی خەڵکی هەرێمی کوردستان بکەن بە خواستەکانی بەدی بن بۆیە نەیانتوانێت تا بەدە دەبێ واز دە بەرپرسیارەتی بن کە ئێستا ئەسوان
بەڵێ سوپاس دەکەم دوای لەسەر خەتەرەکان قسەکە خەتەری سیاسی بێ ئابووری هەبێ هەست بەڕێستان دەیبینن دێمە وڵاتان کاکتۆر کاک بابەکر سەبارەت بەو دۆخە ئێستا تێکەوتوە پێ بە مانای کەلیمە تۆڕانە و فەشە لە ئێستاوانەی دەسەڵاتداران تێدا دەژین ینی باسی ڕێک نەکەوتن لەگەڵ بەغدا دەکەن ئەو کێشەی موچە هەیە نەوت هەیە ئیدارەدانی داهاتەکان هەیە کاتی گۆڕانکاریە بەڵێ لە پرۆسەکەداین حچم بە پرۆسەکەدان پرۆسەیەکی قرس و ناخۆشە باسمان کرد کە بۆچی گەشتین ئەم وەزعا ینی لە پرۆسەکەداین لەسەر ناوڕاستی پرۆسەکەداین کە بەرەوکوێ دەگەین وەکو جەنابەت باس کرد و بەڕێزەش باسی کرد ینی ئێمە لەلایەکەوە بڵێن مەسەلەی موچە و ئابووری لەگەڵ بەغدا لەلایەکەوە مەسەلەی شەڕی دەسەڵاتدارانی ئێمە بۆ دەسەڵات نەک بۆ ماف ئەگەر وەکو دکتۆر باسی کرد ئەگەر شەڕ بۆ ماف ئەکەن بۆ لە بەغدا وەزیرەکان زەخت ناکەن بۆ خەڵکی کەرکووک بێتە خۆی بە کوش بدا ینی خەڵک خۆی بە کوشدا لە کەرکووکە ئەوە باشە لایەن بەڵام لە بەغدا وەزیرێک جێگر وەزیرێک نێتە پێش داوای مافەکان بکە یعنی شوێنی کورسی دەسەڵاتدارەکان نەلاقێ بەڵام خەڵکی خوێنی برژە لە کەرکووک ئەوە شتێکی باشە لایەن ینی ئەمە پرۆسەکە لە پیرۆسترە دیارە بێگومان کورسەکان لا پێرسترە هەروایان کردووە لە ئەساسەوە شەڕی ئەم دەسەڵاتدارانی کوردستان بەیەکێتی پارتی هەردووچیان بۆ کورسیەکەیە این مافەکانیان لاگرنی ئەگە مافەکانی لاگرن بۆ ئەی مادەی 140 دوێنێ ئەمریکا باسەکات ئەمریکا دوێنێ کەسێکی ئەمریکی نازانم چێ بووە و توێتی ئەبێ نوێنەری ئەمریکا بووە بێ حکوومەتی عراقی و هەرێم بە مادەی 140 ئەوە مادەی 140 زیندووەکەنەوە ینی سەر کۆمارەکانی ئێمە لە بەغدا و جێگ سەر کۆمارەکان و ئەوانە باسییان ناکەن ینی یعنەوانی کورسی پۆستیان لە بەغدا بووە کوا من نەمدیوە بانامێکی ئەستا مادەی 140 هەبێ نەمدیوە من نەمدیوە بانامێکی جددی ئەمریکا ئەپرسێتەوە لە وەزعەکە ئەوان عاقڵترن لە ڕووداوەکانی کەرکووک باسی بەڵێ مادەی 140 بەڵێ ئاژاوە دروست نەبێ بەڵێ ینی ئەوان پیان وایە کە کێشەکە قوڵە ئەبێ مادەی 140 کە منطقەی متەنازع ئێوانە حل بکرێ جا کێشەکان لە پرۆسەکەداین بەکوێ ئەگا مەگەر خوای بۆ خۆی بزانێ بەڕاستی کەس ناتوانێت ڕەمڵ لێ بە بەرەوکوێچی بەس لە هەر وڵاتێکە ڕوویدا بە بەڕێز وڵاتانی دەرەوش بینیوە چی ڕووی دەدا حکوومەت چی لێ بە سەرۆک حکوومەت جێگیرەکەی وەزیرەکان فەشە لە ڕوویدا بە بەڵێ بە دڵنیاییەوە ینی ئەوان پرس بە خەڵکی عاقڵترەکەن خەڵکانی کە ڕێیان چییە پرس بە معارەزەکەن ینی ئۆپۆزیسیۆن لە هەر وڵاتێکە بەشێکە لە حکوومەت بەشێکە لە پرۆسی سیاسی ئەبێ ئەمانە پرسیان پێ بکرێ ئەی کاکە تۆ شکستی خواردووە تۆ کە هاوارێکی شکست نەخواردو خەڵک نایکڕێ بە فلسێک ینی تۆ شکست خواردو معلومە ینی عیبە عیبنی ئەم ئاواهی ئەبێ پرسکە بە خەڵکی شارەزاتر بانجان کە دوێنێ مامۆساعلی بە پیر بانامەیە بۆ پێرێ یەکگرتوو هەی بووە گۆڕان هەیەی نەوەی نوێ هەیەی کاکەمانە خەڵکی وڵاتەکان خۆمان لە مەری خەو نهاتون تۆ پرۆسەکەت ببن بەسگاند و کاتی خۆی وتیان لەگەڵ بەغدا ڕێکە و ڕێنەکەوت تا قەرارەکەی دادگای پاریس هات ئەو پێی کردی بە قسەی خەڵکی خۆتە نەکرد بە قسەی ئەوەت کرد ینی بە بڕای من ئەمانە شەڕی هینە کردووە جگەرەوە دەست دەکات کێشانەوە ڕوو دەدات لە وڵاتانی ترگەرم قەزیان بەدڵنیاییەوە وەزیری ناوخۆی بەریتانیا یەک ئیمێڵی کردبوو بۆ کەسێک لەسەر ئیمێڵەکە ئیستقالیان پێکرد ئەسڵەن یەک ئیمێڵ بۆ کەسێک کە نازانم ئەگای لە نانیەکەی ئاگای لە مناڵەکەی بە شتێکی وا بوو ینی تووتیان مخالەفەت کردو یەک ئیمێڵ یەک نامە جا ئوستاز یعنی مەوەزەکەوەیە ئەمان گورجیان خەبەر کردەوە لە بەغدا بە ڕێفراندۆم معناوانەیە کە لە بەغدا خەڵچێک نەبوو ئەمان ئێستا بەغدا نیەتی تۆ بە تەواوی تێگا نیەتە چییە خراپ و چاک ینی لەبەر ئەوە تۆ ناتوانانی گەمە بکەیت بەڕێی من لە چەند کەلیمەیەکە کە کورتیکەمەوە ئەم بەشەی قسەکەم ینی ئێمە لە بەغدا لەگەڵ حاکمێکی بەهانەگر ڕوبەڕووین لەگەڵ قازیەکی بەهانەگر ڕوبەڕووی بەڵام دە کولی ئەحواڵە قازیە یعنی حاکمە بە قانون لەگەڵ تایکە ڕێەکەوێ مەسەن کەسێک منیش بینیمە جەنابیش ڕەنگە بسبێت قازیەکەیە با ناگرێ بە ئەوانی کێنە بەردەمی بەڵام کە تۆ منتەقەت بە قووەت بوو حاکمەکە ناتوانێت هیچ بکە کە تۆ من بۆ نمونە ئێستا بۆ نمونە ئەوەی تایبەتە بە موچەونەری بیانەکانیان ببڕن من شتێکت بۆ باز دەکەم شتێک بۆ بینەنا باز دەکەم لەم ڕۆژاندا من بیستم لە میدیا ڕسمیەکانی کوردستان میدیا گەورەکان موظفێکی حکوومەت موظفێکی وەزارەتی مالی حکوومەت لە کەلار لەو شوێنی حدودە لە پەروێزخان هاوارەکە سەوتەکەی تۆمار کراوە بڵاو بۆ تۆ لە هەموو شوێنەکەڵێ بیان شارنەوە ئینەکان تەنکەرەکان بشارنەوە بیان شارنەوە تەنکەرەکان چونکە ینی بە دزی تەنکەر بەڕێیەکەن دیار ئەم بەڕێزانە ینی ئەمانی حکوومەتی خۆمان نازانم چێن ینی ئەم سەوتە بڵاو بۆتەوە میدیاکان و گویا حکوومەت خۆشی لەسەر ئەم مۆزەفە هینی کردووە داوایان قەید کردو کە بۆچی وای وتووە یعنی حکوومەتی ئێمە بەداخەوە ئێستا لەو ئاستەدایە بەداخەوەم
پێیان وایە حکوومەتی عێراقی حکوومەتی مرکز نازانێ ئاخوان نەوت چۆن نەفرۆش چۆن نافرۆشێ نازانێ ینی هەر ئێران خۆی پێڵێ ئێران خۆی مەگە ئێران خۆی حاکمی مەتەقەکە نیێستا تۆ چەند تەکەر بەڕێکە لە ئێران پێ دەڵێن تورکیا پێ دەڵێ ینی بۆ تەسەورێکی خۆش باوەڕەت هەیە بەرامبەر بە ئێران و تورکیا بۆ هەتا چۆن نەبێ وابێ چۆن پێ دوایێ چۆن نەبێ مۆزەفێک چۆن بۆشتی و ئاکەی ئەسڵەن بۆ درۆ ئەەکەی لەگەڵ مرکز ینی من وەکو وتم ینی باسمان کرد لە پەرلەمانی عێراقیە کە مرکزی قەرارە لەوێ چەند بتەوێ فاشیست و نازیست و کۆنە بەعسی ئەوانە دەستەکەوێ ڕاستە بەڵام تو بۆی دەنجی ئەبانە ببڕێ ئەبێ ڕاستلانی کەم لەم دۆخی خۆتا کە دۆخت باش نییە ئەبێ ڕازگوانە بچتە پێشەوە ئێستا مەسەلەن باسمان کردووە هەموو پەرلەمانتارەکان باسەکەن کە ئەوەی کە لە کوردستان داهاتەکان چۆنە بە واضحی نەدراوە نادرێ ئەنی کەشف نەکراوە بۆ مەرکەز یەک کاچی نقطەیەک تریش هەیە هەستی مرکزگەرێتی سنترالیزمی لە دنیادا بە قووەتە بەریتانیا وڵاتێکی دیموکراتی پلەیەکە لە دنیادا بەڵام پێیان باش نەبوو سکۆتلند لیان جابێتەوە ئیسپانیا وڵاتێکی پلەیەکە لە دیموکراتی بەڵام نانویست و ڕێگان نەدا کەتەلۆنیا جابێتەوە لێی بە کوردی بە ڕێی من وایە یعنی دەوڵەتی گەورە مۆدێلیەتی دەوڵەتی بچووک مۆدێلی نەبووە لە قدیمیشەوە یانی ئێستا ئەوروپا خۆ دەزانێت دەوڵەتی بچووک بوو بوونەوە دەوڵەتێکی گەورە ئێستا پارەکان بۆتە یەک و حدودیان نەماوە ینی ینی بەشەر لە ڕوویەکەوە لەم قۆناغی ئێسای کە بەشەر پیاتی ئەپەڕێ هەستی مرکزیەت و هەستی ئەوەی کە دەوڵەتێکی گەورەمان پێکەوە هەبێ هەستێکی بەهێزە ئەمەستە بەهێز ناتوانیت هەستی ئەوەی کە منی سەر بە خۆم و ئەوانە ئەوەش هەیە یعنی ئینکار ناکرێت بەڵام بۆ نمونە سکۆتلەندەکان دەنگیان نەدا بەجیابوونەوە خۆیان بەڵێ تەسەوری من وایە ئەگەر مەسەلەن لە عێراقیش عەدالەت حاکم بێ و دموکراتی بە ڕەنگە کوردیش نەوێ جابێتەوە بەڵام ئەمە وەزعی عێراق کە ئاوایە لێت لە بەهانەیە ئێکە لێت لە بەهانەیە تۆ ڕاست بڕۆ بە ڕێگەکەدا ئەمەی کە تۆ ئەتەوێت دەوڵەت دروستکەی کوا دەوڵەت بۆ دروست نەکرد ئەی کوا پێشمەرگە کوا جێشەکەت جێشێکی یەکگرتوون نییە کوا مالیەکی بە قووەتت ئابوووریەکی بە قووەتت کوا حکوومەتی بە قووەت ئێستا حکوومەت کەمان ێستا دەگەڵەوەی حکوومەتی ترە لێرە حکوومەتی ترە این تۆ خۆت ئامادە نەکردو بۆ جەدەلێکی نەک جەدەلێکی سیاسی جدی لەگەڵ بەغدا بۆ جەدەلێکی قانونیش خۆت ئامادە نەکردووە جەدەلە قانونێکە هەموو دۆڕین ئەگامالی نەک هەر لەگەڵ بەغدا ئێمە لەگەڵ نازانم لەگەڵ دانەغازیش حکوومەتەکەمان دۆڕاوە ینی ئێمە بەداخەون ینی بەڕێی من ئەو بەشەی کە علاقەی بە کێشەکەەوە هەیە ئاوا هەیە کە بچینە سەر ئەوەی کە چی بکرێ من ڕێی ترم هەیە خزمەتی سوپاس دەکەم کاک تۆر سەبارەت بەو کێشانە ئێستا هۆشداری دەدرێت کە کێشەی خەتەری هەیە لەسەر هەرێم جا خەتەری سیاسی بێ ئابووری بێ بەڕێزت چی دەبینی سەبارەت بەو خەتەرانەی کەوە و کارەکەی چیەوە سەبارەت بە ڕاویژش ئێستا چی بکرێ ئایا هەر وەکو پێشووترە کە پارتیویەتی کاتێک لەیان دەقەومێ داوای ڕاویژ لە لایەنەکانی تر دەکەن کاک حەکیم خەتەری گەورە بریتیە لە دابەشبوونی قوڵی هێزە سیاسەکان لە هەرێمی کوردستان و دابەشبوونی کۆمەلگای کوردی ئێستا کە تێکەوتووە بەرامبەر بە ئەم بابەتە ئەوە خەتەری سەرەکی لەسەر ئەو لەسەر هەرێمی کوردستان ئەنا خەتەری دەستوری لە ڕووی دەستوریەوە هەرێمی کوردستان قوارەیەکی دەستوریە و هیچ خەتەرێکی لەسەر نییە تا ئەو کاتێک کە دەستور هەموار دەکرێتەوە ئەگەر هاتوو دەستور هەموار کرایەوە و ویستیان ئەم قوارەیە لە ڕووی دەستوریەوە لابن مادەکانی لابن و بیگۆڕنەوەستانەوە کاتە خەتەری دەستوری دەکەوێت لە سەری بەڵام خەتەری سیاسی پێسا لەسەرێتی بەڕای من یەکەم خەتەری سیاسی بریتە لە ئەو ناکۆکی قوڵی کە لە ناو هەرێمی کوردستان خودی خۆیدا هەیە خەتەری دووەم بریتە لە نەبوونی پاڵپشتێکی نێودەوڵەتی نەبوونی ڕەهەندی دەوڵەتی بەڕاستی وای کردووە کە هەرێمی کوردستان لە بەرامبەر بەغان لاواز بێت ئێمە ئەو دەوڵەتانی کە بۆ چادۆری هەرێمی کوردستانم بریتێت لە ئێران و تورکیا و سووریا و کێشەی خۆی هەیە بەڵام ئێران و تورکیا بەردەوام حەز ناکەن بۆیکەوە هەرێمی کوردستان بۆ خۆی پێگەیەکی بەهێزی هەبێ بۆ شێوازێک کە بتوانێت لەسەر پێی خۆی ڕاوەستێ بەواتایەکی تر ئەو شێوازی کە لە مامەڵەکردنی کە لە ڕابردووی هەیبووە وەکو کە بینیمان چۆن بووە لە بابەتی فرۆشتنی نەوت و دەستێنانی داهات و مامەڵەکردنی بە جۆرێکە وەکو دەوڵەت معاملەکردن لەگەڵ بەغا و شێوازێکە دەمانبینی کە بەڕاستی هەرێم باسی لە ئابوورێکی سەربەخۆ دەکرد و ئابوور سەربەخۆ کرد لەسەر حسابی گیرفانی خەڵکی بوو کە بینیمان چۆن بوو ئەمە ئەم نەبوونی ئەم پاڵپشتی ئیقلیمیەکێکە لە هۆکارەکان و نەبوونی زەماناتێکی نێودەوڵەتی لەسەر ئاسی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا و فەڕەنسا بەریتانیا هیچ شتێکمان نییە ئێمە لەگەڵ ئەو دەوڵەتانە بەڵێ
سەردان هەیە پەیوەندی هەیە بەڵام پەیوەندی و سەردانەکانی ئەوان بین عەشی وەزوحا دەگۆڕێ وەوان زیاتر تعامل لەگەڵ دەوڵەتێکی گەورە دەکەن کە دەوڵەتەکە بریتە لە عێراق لە قۆناغی ئێستا عاملی نێودەوڵەتی ڕەهەندە نێودەوڵەتەکە لە بەرژەوەندی حکوومەتی ناوەندیە ئەم بەردەوامی ئەمەش دەوەستێتەوە سەر بارودۆخی سیاسی و بارودۆخی ناوخۆی عێراق خودی خۆشی چونکە ئێستا سەرڕای ئەوەیە کە حکوومەتێکی با بڵێن حکوومەتێک لە سەدەسەڵاتە لە بەغا زیاتر لە بەلای ئێراندا شکاوەتەوە ئێران زیاتر پاڵپشتیەکەوە ئەو هێزانەی کە حکوومەتان لەلایەن ئێران و پاڵپشتی دەکەن بەڵام هێشتا وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بەغای بەلاوە گرنگترە تاکو هەرێمی کوردستان ئەو هەرێمی کوردستان وەکو قارەی سیاسی بەلاوە گرنگە بەڵام بەغدا وەکو عمقێکی سیاسی بەغدا وەکو ناوەندێکی سیاسی بەغدا وەکو ناوەندێکە ئەمریکای لێ و سەفارەتی گەورەی لێ و وەتای ساش لە منتەقەکانی ناوەڕاست مەسەلەن بنکەی سەربازی هەیە بۆ ئەمریکەکان گرنگن بۆیە ناتوان ئەوان لە بەرامبەر بەغا بێن پشتگیری هەرێمی کوردستان بکەن بۆ ئەو قۆناغانە بۆیە لەم بابەتە ئەوە دەبێت بزانێت کە ئێمە لەم ڕۆژە و لاوازن لە ڕووی ناخۆی خودی عێراقیشەوە ئەو هێزانەی کە لە سەردەسەڵاتن ئەو هێزانەی کە حکومڕانی هەرێ بەڵێن بە پشتیوانی هەرێ حکومڕانی بەغا ئەکەن لەگەڵ هەرێمی کوردستان ڕازگۆ نەبوون نەیانتوانێت لەگەڵ اتفاقاتانێکی کردووان لەگەڵ هەرێمی کوردستانە بێنەوە بەواتایەکی تر ئەمە فەشەلی دیبلۆماسیەتی هەرێمی کوردستانە لەگەڵ بەغا تو ئەگەر بێت و ئەوەندە دیبلۆماسیەت بەهێز بێت حکوومەتی بۆ تەشکیل کرد و پەیوەندەکانتان ئەوەندە بەهێز بێت کە ناویەک هاوپەیمانە چوارچێوەیەکدا کۆبیتەوە ئەی باشە بۆ مەسەلەن بۆ شێوازە مامەڵە لەگەڵ تواکەن بۆ شێوازە کە یعنی زیاتر لاواز دەکەن دانیەوە زیاتر ملکەچی ئەوان بیت لەبەرەوە لە دیبلۆماسیەتی ژایمە فەشەلمانێنا لەبەر ئەم ڕاهەندانی کە باسم کرد بەڕاستی بۆتە هۆی ئەوەی کەوا هەرێمی کوردستان لە ناخۆی خودی خۆیدا وەکو هێزە سیاسیەکان وەکو خاڵی سەرەکی بۆتە هۆی ئەوەی کەوا مەترسی بەرەسەری و پاشان بوونی ئەو دەوڵەتانە وەکو ئێران و تورکیا مەترسیە لەسەر قەواری هەرێمی کوردستان و نەبوونی پشتگیریەکی نێودەوڵەتی و بوونی ئەو هێزانش کە لە بەغاوە حکم دەکەم و پاڵپشتی ئێران بەڕاستی وێژێکی کە لە خەتەرەکان و مەترسەکان بۆ سەر هەرێمی کوردستان باشە بەس ئۆکاری چیە کە دەستێوەردانی تورکیا زیادی کردووە دەستێوەردانی ئێران مەوسم لە ناوخۆی هەرێم هەتا لە ڕووی ئاسایشەوە درۆنی تورکیایە هاتنە پێش سوپای تورکیایە و ئێران هۆشداری داوە تاوەکو 19 ئەیلول ئەگەر حیزبەکانی ڕۆژهەڵات چەک نەکرێن هێرش بکات هۆکاری زیادبوونی دەستێوەردانەکەش چییە؟ هۆکاری ئەوەی ئەم دەوڵەتانە ئەمنیەتی دەوڵەتەکان ئەو ئاسایشی نەتەوەی یان لە چوارچێوەی سنووری دەوڵەتەکەی خۆیان تێپەڕی کردووە واتە ئاسایشی تورکیا لە چوارچێوەی جوگرافی سیاسی تورکیانە لە دەرەوەی ئەوەی شێکە بەشێکی کەوتە هەرێمی کوردستانەوە ئەو دوازانێت لە سنووری هەرێمی کوردستانەوە ئاسایشی نەتەوەیەتی ئەو بەڕاستی دەکەوێتە مەترسەکەم پێم وایە ئەمە وەکو دۆزی نەتەوەی ئێمە دەبێت بە هەڵوەسەی لەسەر ئەم بابەتە بکەین ئێمە نابێت مەسەن بکەونەژێت کۆمەڵ لە تەسیراتە وەکووا بزانین کورد دۆزێکی نیە کورد وەکو بەشێوەیەکی گشتی وەکو نەتەوەیەک لە ناوچەی خۆڕاتی ناوەڕاستی مافی دەوڵەت بوونمان هەیە مافی ئەومان هەیە کە ئێمە دامەزراوی سیاسیمان هەبێت و تعبیر لە خواستی نەتەوەی کورد بکانە خواستی حیزبێک و بنەماڵەیەک و دوولایەن و سێلایەن ئەم بابەتەکە بڕاوەتەوە من نامێ قسە لەسەر ئەوە بکەم بەڵام سنووری بەرژەوەندیەکانی تورکیا سنووری ئاسایشی تورکیا لە دەرەوەی سنووری جوگرافی خۆیەتی و هەروەها ئێرانیش بۆی ئەوان مبررات دراوە بەدەستەوە بۆ نمونە دەڵێن کاکە بۆچی هێزە بەڕستکارەکانی ئێران لە سنووری هەرێمی کوردستانەوە هێرش دەکەنە سەر ئێمە و ئەو دەڵێ بۆچی پەکە هێرش دەکاتە سەر ئێمە ئەمانە مەترسیم بۆ بەرژەوەندی نیشتیوانی ئێمە بۆی بەڕاستی وا بیر دەکەنەوە و وەکو دەوڵەتێکی تعاملیان وایە دەڵێن ئێمە دەوڵەتێکی نێکەیەکی سیاسی گەورەن و دەمێ ئەوان بکەن بەڵام هەرێمی کوردستان خۆی استراتیجیەکی نیرە من بابەتە ئایا تۆ دەتەوێت چۆن مامەڵە بکەی لێرە تۆ وەکو دەوڵەت نی تاکو بڵێ سنوورێک بۆ شتانە دابنین نەک ئەوە حکوومەتی عێراقیش کە ئاسمانی وڵاتەکە کە بە گوێرەی دەستوری ئاسمانی عێراق یەک ئاسمان و سیادەکەی سەروەرەکەی لەجێ دەسەڵاتی بەغدایە ناتوانێت ڕێگری لەم دوورانانە بکە ناتوانێت ڕێگری لە هاتنی ئەم تارانە بکە بۆ لێدانی و قەسەتکردنی ناوچەکانی هەرێمی کوردستان ڕۆژ دەبینین چی دەکەن و بە ئاشکرا بە ڕۆژی نیمەڕۆ دەن لە قەسب دەکەنەوە لەبەرەوە ئەم دوو دەوڵەتە بە هیچ شێوازێک لەگەڵ بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان دانین و بۆشیان بکرێت ئەو قەوارێکی ئێستاەتی دەوە زیاتر لاواستنی دەکەن و قەدی چاوەڕێن نەکرێت لەوەیکەوە هیچ دەوڵەتی نە ئێران نە تورکیا بۆ بەرژەوەندەکانی کورد کۆمەڵە خاڵ و کۆمەڵە هەنگاو بنێن بۆیە ئەومان لەبیر نەچێت کە ئێمە لە ناو هەرێمی کوردستانە وەکووتم مادەم دۆستەکانمان کە من دەبێت لە ناوخۆی خۆمانە دۆستی یەکتر بین
نەک بەو شێوازەی کە لە کاتێکە کە ئەزمەیەک قەیرانێک توورە دەکات داوای یەکریزی و تەبایی ئەوە لە بکە لە کاتێکشە کە خۆت حەز بە بەهێزی دەکەیت و دەچی بە هاوپەیمانەتی لەگەڵ ئەو لەگەڵ شیعەیەکدا دەکات ئەو ترە لەگەڵ ئەو لایەنی سنی و شیعە دەکات باکت بە ناوخۆ نەبێت و بۆ بەرامبەر هێزە سیاسەکان ناوخۆیەکانی خۆدا بەدژان بزانیت. بۆیە پێویستەکە ئێمە لە هەموو قۆناغەکانە تا قۆناغی دەگەنە خاڵی استراتیژی نەتەوەیی خاڵێک کە بەرژەوەندی دامەزراوە سیاسەکانی هەرێمی کوردستان تێدا بەدەبێنێ ئێمە ئەم بابەتە بە شتێکی استراتیژی. بەڵێ سوپاس دەکەم کاک دکتۆر دێمەوە خزمەت کاک دکتۆر سوپاس دەکەم. کاک بابەکر چی بکرێ بۆ ئەم قۆناغە دەستی لە ڕووی ئەو مەترسیانی کە سەر هەرێم چ مەترسی ناوخۆی بێ کە گەنەڕی مەعادالی چ مەترسی بڵین وڵاتانی دراوسێ بێت لە ڕووی ئاسایشەوە چی بکرێت؟ بەڵێ من لەڕا پێشەوەی کە بڵێم چی بکرێت ڕێیەکە مەسەرەوەی قسەی دکتۆر هەبوو کە مەسەرەن تورکیا مەسلحەتی نەتەوەی لەوەدا یاخود ئەوە بە بڕایمەوە بەشێکی لەوەی کە لە کەرکوو کاتە داخولەکە بەڕێم هەندێکی تریش هەیە لە ئاسی جیهانی لە ئاسی جیهانیە وەزی ئەمریکا باش نییە بە حکومی شەڕی رووسیا ئۆکرانیا تورکیا موقعی بە قوت بۆتەوە بەهێز بۆتەوە بۆ حکومی کە یاریەکە لە بینی ئەمریکا و رووسیادا یعنی کە لەو پەتپەتێنەکە لە بینی هەردووچیانە وەتوانیوێتی جگە لەوەی کە لە ناتۆیە کە تەحالفی لەگەڵ ئەمریکا و لەگەڵ وڵاتانی ئەوروپا هەیە لەگەڵ رووسیاشە گەماکە ئەمشویان هەیە و ناوبژی کەریە کاتوکە کە ناتۆ پێی خۆش نیە ئەمریکا پێی خۆش نییە یعنی موقعی تا ئەندازێک بە قوت بۆتەوە لەوێ لەبەرەوە ئەم وڵاتێکی وەکو وڵاتێکی قلیمی گەورە تەداخلاتەکە ینی بەحق خۆی زانێ بیکات ئێرانیش بە حکومەوەی کە لەگەڵ چین اتفاقێکی گەورەی کردووە و دەرچووە لە سیاقاتی ئەمریکی ینی بە کۆدێکی حساب ئەمریکا ناکات لەو ڕووەوە خۆی بە بەهێزان لە منتەقەوە دەرباز بوو لەو ڕاپەڕینی کە پار ڕوویدا لە ئێران بۆ مۆزۆیەوەی کە پێوتێ شۆڕشی ژنانی شۆڕشی ژینە لەوەشە دەرباز بۆ ئێرانیش موقعی خۆی بە بەهێزە بینێتەوە و پێی وایە ئەتوانێت لەم منتیقەیەدا گەمەیەکی تر بکاوە ئەیکات ئەکەبینی ئەیکات یعنی ئەمە بەشێکی قەزەکەیە جگە لەوەی کە مۆزۆکار مەسلحەتی نەتەوەی نییە کە پێم وایە لەواندا ڕەنگە غەدر بێ کە پێمان مەسلحەتی نەتەوەی تورکیا چیە لە بەڵێ ئاسایشی نەتەوەی ئاخر مەسە خۆ کورد غەدری لە تورکمان نەکردو لەوێیان تورکمان و کورد و عەرەب هەمویان هەر بوونە قوربانی سیاسەتی حکومەتی خۆمان و حکومەتی بەغداش بەڕاستیەکەی هەردوو لا غەدرمان لێ کردوون ینی حکومەتی مرکزی کواچی بۆ کردوون حکومەتی خۆشمان ئەزانین چی کرد لەوێ هەردووچی ئەزانین یعنی مۆزۆکە بە بڕای من لە کەرکووکە جگە لە سیاسەتی غەڵەتی خۆمان کە لەوێ کو باسم کرد لە پێشە خەڵک بە کوژە دەن بۆی کە فەوزا دروستکەن و کە لەگەڵ بەغدا زەختکەن کە ناکرێت ئەوە چی بکرێ بە بڕای من سێ وشە هەیە بۆ ئەوەی کە من بیڵێم بۆ ئەوەی کە بەم دەسەڵاتدارانە بڵێن کە پێم وایە ڕەنگە ئەوی زیادەڕێی بێ زۆرمان ڕووکردە ئەوان پێما ڕووبکەن خەڵک لە مۆدووە بەڵام دەسەڵاتداران بڵێن ناچارین پێیان بڵێن کاکە یەکگرتوو بن یەکەم دووەم یەکگرتوو بن سێم یەکگرتوو بن بەرامبەر بە ئەم حکومەتەوە خۆتان ساخکەنەوە یەکگرتووی کە عیلاجە ینی زۆر ناخۆشە زۆر ناشرینە ئەوانەی دەسەڵاتدارن خۆیان گلەی بکەن کولێ پێشە باسم کرد خۆیان گلەی بکەن بڵێن خەڵک لە خۆت ڕازینەکەی بڵێ عەدالەت نەچەسپێنی گەندەڵی بڵێنەکەی دروست دەبێت بڵێ نەخێت بڵێ ئەوەی کە لە سەرەتا باسمە کردیانی یەکگرتووەکە لەوەی کە تۆ هەموو هێزە دڵسۆزەکانی ئەم وڵاتەوەی کە حزبی سیاسین و بەرنامەیان هەبووە مەسەن بەرنامەی قەدیمی ئێمە 25 خاڵیەکە پێش چەند ساڵەوە پێشی کۆمەڵی یاخود کۆمەڵی دادگەری لەگەڵ یەکگرتوو لەگەڵ گۆڕان کراوەمان هەمووی ماوەخۆ چیان کرد بۆەوە بۆ لە پەرلەمان لە پێشە پەسەندیان کرد بە مادەی بە قەرارێک بە بڕگەیەک دوایی پەشیمان بوونەوە لێ بۆ نەیان کرد بۆ پەشیمان بوون بۆ گاڵتەیان بە شعور و هەستی خەڵک کرد یعنی چی شتێک گۆڕاوە لەم وڵاتە لەو داواکاریانە ئەمە بکەن یعنی نقاتی هێز ماوە لە کوردستان من پێم وایە شتی استراتیژی ینی کوردستان دەوڵەمەندە لەباری نەوتەوە ئێستاش دەوڵەمەندە لەباری غازەوە دەوڵەمەندە لەباری موادەکانی ترەوە ئێستا بۆ نمونە تەنها داهاتی نانەوتی کوردستان نزیکەی 300 ملیار زیاترە 320 میلیارە کە بە هەموو محافظەکانی تری جنوب ڕەنگە بەقەرەوە نەبێ ئەوانی کە هەیەە داهاتەکانیان کەواتێ مە داهاتی نانوتیشمان هەیە وڵاتەکە ئێمە سنوورمان زۆرە بە تورکیاوە بە ئێرانەوە بە سووریاوە ئەمانە هەوی سفادەی لەکرێ یعنی تۆ کێشەی ئیدارەدانەکەمان نیە کێشەی بەڵێ بێگومان یعنی قسەی ئێمە مەنیجمەنت و ئیدارەدانم لە ئەساسەوە یعنی باسمان کرد بە ڕقی و تاقی پێمانوتن ئیدارەکان فاشلە ئەبێ دانی پیاوێنی کە فاشلە تا دانی پیانەنێن بە بڕای من چین وەکو ئینسان چوەکو ڕێکخراو چوەکو حیزبی سیاسی چوەکە ئەوی کە پێ درەستەکردەیە هەر ئەوە
تا ئەو کاتی دان نەنێ بە غەڵەتەکانی خۆیان دانانەکە شتەر نییە ینی بڵێ ئەو بە خەڵک بڵێ ئەمە کێشەمان هێوەرە هاوکاریمان بکەن یعنی وەکو باسم کرد ئۆپۆزیسیۆن بەشێکە لە پرۆسی سیاسی ئۆپۆزیسیۆن ئەم وڵاتە دەری خستووە کە دڵسۆزە بە ئیسلامیەوە بە خەڵک ئاشتکەنەوە مەسمە سەڵاتدارانە زانی خەڵکێکی زۆر بێئومێد بووە ڕق لەم دەسەڵاتەیە چاکچین بڕوا بکە ناخۆشە قسانە بکرێ ینی ئێستا خەڵک مقارنەکە لە بینی زمانی ئێستا و زمانی سەدام باسێکە خەڵک ینی چکە خەڵک مەسەن ئەمە خۆیان خەڵکیان پەروەردە دەکرد خۆیان خەڵکیان ڕاهێنا لەسەر موچە پیان وە بە موچە خەڵک ئەکڕن ئێوەی کە بە موچە کڕیوتە ڕۆکاتەوە کەسێک کە موچەی ئەداتێ ئەمە حەقاڵێکی گرنگە ینی خەڵکێکی زۆریان کردو ینی ئێستا بۆ تۆی کە موچەخۆی ڕاستەقینەش بازەکەی بدەیت ئیرانی موچە هەبێ بەڵێ بێگومان ئێستا موچەخۆی ڕاستەقینەکەش غەدری لێکراوە من زۆر خەڵکە ناسم کە موچەخۆی ڕاستەقینە بۆ ئێستا موچەکەی 400 هەزارە بەڵام موچەخۆر ناڕاستەقینەکان وانێک هیچیان نەکردو بۆ کورد بۆ شۆڕش بۆ ملت بۆ خزمەتی خەڵک موچەکان زۆر خەیاڵیە یعنی بیلەوە ناکەنەوە ڕێخەن یعنی مەسەگەرم دەسەڵاتە بەم ئاراسەی بەردەوام بێت دۆخێرم لە ڕووی ئابووری بێ لە ڕووی سیاسیەوە بێ پەیوەندەکان لەگەڵ بەغدا لەگەڵ وڵاتان دراوسێ چاوەڕێی چی دەکەی بەڕێز پار لەم تەلەڤیزۆن لەم شوێنە من و جەناب قسەمان کردو عینەشت ئارشیف تەماشا بکەینەوە ماوانە من و جەنابەت ڕەنگە پێداریش عینەش قسەمان کردبێ هەر وتمانە کاکە خراپە بێ خراپە بێ پێمان وتون ئینزارمان کردوون هۆشدارمان داونەتی وتمانە کاک ئێمە هیچ مەسڵحەتمان نییە ئەمە وتمانە کاک ئەم حکومەتە حکومەتی خۆمانە قواری هەرێم بمێنێ ضرورە بۆ وڵاتە ئێمە لەگەڵ ئەوەی لەگەڵ خەم و ئاوات و غەمەکانی ئەم میلەتی خۆمانین پێشمەرگە بووین خەباتکار بووین سیاسی بووین خەباتکاری مەدەنی بووین چالاگوان بووین هەرچیە بووین یعنی نامانوێت ئەم وڵاتە بڕوخێت دڵسۆزتان بووین قسەمان کردووە من بۆ نمونە ئەمە زۆر ناخۆشی ئینسان باسی کارەکانی خۆی بکەم من لە 2005 2004 کتێبێکم نووسیوە بە ناونیشانی کورد و عروبە ئەو کاتە باسمان کردو کە چێ خوێندیەوە چێ گوێ لێگرتین ئەو کاتە وتمان کاکە لەگەڵ بەغدا ئەمە خەتەرەکانە مەقالەکان ماوە شتەکان ماوە ینی نەک من بە دڵنیاییەوە سەدان کەسی وەکو من قسەی کردووە کەس جووی لە ڕانەگرت کەس ینی هەر خۆیان مەجموعەیەک بڕێر بە دەستن پیان وایە ڕفراندۆمەکەن چێ بە بێ دەڵێن هەر دڵسۆزیمان کردووە مەسەڵەن نەوت دەفرۆشتن نەوتیان ئاگامان لێ هەزاران مقالە نووسرا هەزاران کتێب نووسرا لەسەر مۆزوعی کاکە ئەمە غەڵەتە ئەم شێوازە مثلا شێوازی عەقدەکانتان غەڵەتە هی بەغدا کە کردوێتی لەگەڵ کۆمپانیا جیهانیەکانە شێوازێکە هی تۆ شێوازێکی ترە کە زۆر بەزەرەدی کوردە بەزەرەدی میلەتەکەیە ئێستا بەغدا پێ دەڵێ کاکە من لەگەڵ مەسەڵەن لەگەڵ وڵاتانی کانەوتەکە فرۆشم بەم قیمەتەگرانەی فرۆشم تو بۆ هەزار فرۆشە کردووە پێ دەڵێ ینی وەکوتم حاکمێک لە بەغدایە حساب کە تو هەموو نخبەی سیاسی عەرەبی کە لە دادگای فدرالیە کۆبووەوە دادگای محکەمەی فدرالیە کۆبووەوە بۆ نمونە ئەم حاکمە حساب کە تۆ حاکمێکی بەهانەگرە ئەکرێ بڵێ نائادلیشە دوو حاکم پارتیوێکیشی لەگەڵ دوو حاکمی خۆشمانی تایە بڵێ کوردیشی تایە بڵێ ئەوە نقطەی گرنگە باشە تۆ حجەکانی ببڕە حجەکانی ببڕە ئێمە هەمومان محکەماندیوە لە دنیاە حجەکانی بەهانەکانی بشکێنە سپاس دەکەم کاک بابەکرێ کاک دکتۆر ئەگەر بەڕێژ شتێکت ما بێ ئەوەی کە پێوەستە بە موچەک ئێستا خەڵک چاوەڕێیە چارەسەر بکرێت پێ دوای چارەسەرێکی بۆ بدۆزێتەوە مەسەلەی نەوتیش کە خەرجی بواری نەوت کێشەی لەسرە مەسەلەی داهاتی نانەوتی مەسەلەی موچە چاوەڕێوەنە بە قەرز دێ فایدی دەچێتە سەر ناچێتە سەر موچە چی لێ دێت بەڕاستی موچە بەشێکی ینی مافێکی سەرهەتایی و خەڵکی ینی بۆتە بۆتە بەشێک لە بەش لە بلبلان سیاسەکانی نێوان هەرێمە بەغا ئەنێ ئەوەی کە بێباکە بەرامبەرەوە موچەی خەڵکی بریتە لە هەردوو لایەن یعنی ئێستا ناکرێت بڵێن وەڵا هەرێمی کوردستان زۆر خەمخۆرە لە بەغا زۆر خەمخۆرتر لە هەرێمی کوردستان و ئەم زیاتر تاوانبار هەردووکیان ئێستا تاوانبارن بەرامبەر بە ئەم دۆسیەیەکی ئاڵۆزە دۆسەیەکی ئاسان نییە ینی هاوڵاتیە کە ئەدای کاری خۆی دەکات ینی وەکو مافێکی حەقی خۆی پێویستەکە موچەکەی خۆی وەربگرێت بەڵام بۆ ئەوە نییە کە موچەکەی بکرێت بابەتێکی سیاسی لەبین هەرێم و بەغا بەکاربێنێت بەداخەوە گەشتنەوە ئاستی کە هاوڵاتیەک ئێستا چاوی لەوەیە کە موچەکەی بۆ شێوازی لێ دێت و فعلەن یعنی قەیرانێکی قوڵیشە ئێستا وەتاکو ئێستاش ئاسۆیەکی ڕوونیە بۆ چارەسەرکردنی ئەم بابەتەوە ئاسۆیەکی ڕوونیە بۆ یەکوا بزانین چۆن چارەسەر دەکرێت یعنی ڕوونیە کە ئایا موچەی وڵاتی چی لێ دێت یعنی ئایا موچەکە بەم شێوازە بەردەوام دەبێت بێ موچەی ئایا لێبڕینە ئایا پاشەکەوتە ئایا نازانم ینی بەڕاستی بۆتە بابەتێک کە لە نێوان ئەم دوو هێزە سیاسیە لە نێوان ئەم دوو ناوەندا خەڵکی بۆتە قوربانیە کە ئێستا ئەو سەری دیارن ینی دەسەڵاتدارەکان بۆ خۆیان ئاگان لە حاڵی فەقیر نەگەر حاڵن لە حاڵی فەقیر بۆ باردۆخی بڕۆ نەدەگەیشتین بۆ چارەسەرکردنی بابەتەش بەڕاستی بۆتە بابەتێکی سیاسی لە بابەتێکی ئیداری و دارایی و ئابووریەوە تێپەڕی کردەوە بۆ بعدێکی سیاسی قۆڵی وەرگرت ناو دوو هێزە سیاسیە بەغا دەڵێ من ئەگەر بێت و
ئەو پارەیە بدەم و کاتە لە بەردەم شەقامی عەرەبیدا چی بڵێم واتە لەگەر بەردەم هێزە سیاسەکانیەوەدا چیت بەگەر هێزە سیاسیانە ئەگەر هاوپەیمانەتێکی بەهێزیان هەبووە لەگەڵ هەرێمی کوردستان یا ئەگەر هەیانە یا ئەگەر پەیمانیان داوە ئێستا بۆچی نایبینین لەبەرەوە ئەم بوعدە سیاسی کە موچەی بۆ ڕۆژەگەیاندۆ وای کردووە کە سەرۆکی ئەنجومەنی وەزیران چاوی لەوەیە کە شارەی عەرەبی سبێنێت چی پێ دەڵێت چاوی لەوەی هێزە سیاسیەکان چۆن مامەڵی لەگەڵا دەکەن ئایا حکوومەتەکەی دەڕوخێن یان ناڕوخێن بۆیە ئەو نایە خۆی بکات بە قوربانی بۆ هەرێمی کوردستان و هەرێمی کوردستانیش نەیتوانیوە ئەو زەمانە گەورەی وەربگرێت کە قوت و موچەی هاوڵاتیان لە هەرێمی کوردستانە نەکەوێتە بەرداشی هەردووکیانەوە ئەنی ئەوەی گرنگە بینن کە دادگای پاریس بڕیاریدا کە نەوتی هەرێمی کوردستان بە بازارکردنەکەی بگەڕێتەوە بۆ بەغدا بەڕاستی ئەمە بووای کرد کە بە هەرێمی کوردستان بەناشاری ڕووبکاتە بەغدا ئەنا چەندین ساڵە دەبن کاکە ئاوری سەر بەخۆ بۆ شێوازە بۆ مامەڵی پێوە دەکرێن کارەسات بۆ هەرێمی کوردستان دێنێت بەڵام گوێ نەگیرە لە کاتێکا کە تەسلیمە بەغدا کرایە بەغدا ئێستا بێباکە پشتی کردوێتەوە دەڵێن موچەکە بۆ شێوازە دەنێرم کەوش لە حقیق بەرامبەر بە هاوڵاتیان بەرامبەر و موچەخۆران هەرێمی کوردستان بەغدا ئەگەر دەیەوێت مامەڵەیەکی فشار ئامێز لە هەرێمی کوردستان و هێزە سیاسەکان و پارتی یەکێتی بکە ڕێگا زۆرە بۆیکەوە هێز فشار خاتە سەر پارتی یەکێتی بۆ نایکا بەڵام دێت ئەم بابەتە بەکاردێنێ بۆی کافشە لە هەرێمی کوردستان کە ئەگرنا موچە یەکێک لە هۆکارە ئاسانەکان بەدەستی بەغاوە کە بەکاری دێنێ لە ململانەی سیاسیە بەداخەوە سوپاسان دەکەم زۆر سوپاس بۆ بەڕێزان دکتۆر ئیبراهیم محەممەد وەکە کە بابەکردەرەی سوپاسیامەدەبوونتان دەکەم سوپاس بۆی بینەرانی بڕە سوپاس بە هۆکارن خواتان